سەرەتا سڵاو لە گژڕێخەر و ئەندامان و بەشداربووانی ئەم خۆپشاندانە دەکەم. ئەمڕۆ لە بەرواری 16 دەی 2023 ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی و چالاکوانانی شاری بێرمینگام و دەوروبەری هەستاوین بە ئەنجامدانی ئەم گردبوونەوەیە وەک یادێک و ناڕەزایەتی دەربڕینێک بەرامبەر بەو خیانەتە گەورەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتی لە 16 دەی 2017 دەرحەق بەگەلی کورد و میلەتی کورد کردیان، ئەویش لە دەستدانی لە 150 خاکی کوردستان و ڕادەستکردنی بە حەشدی شەعبی و دوژمنانی گەلی کورد بوو. بێگوێدانە ئەوەی کە ئەم ناوچانە بە خوێنی چەندەها ڕۆڵەی کورد و شەهیدبوونی چەندین ڕۆڵەی نیشتیمان بەدەست هاتبوو. بەڵام هەردوو حیزبی دەسەڵاتدار لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان زۆر بە ئاسانی ئەم لەم ناوچانە پاشەکشەیان کرد و ڕادەستی دوژمنانی گەل و نیشتیمانیان کرد. بەڵام هیچ کام لەم دوو حیزبە هەتاوەکو ئێستا دانیان بەو هەڵە گەورەی خۆیان دانەناوە و یەکتری تاوانبار دەکەن لەسەر ئەم خیانەتە گەورەیە. ئێمەش وەک چالاکوانانی بێرمینگام و دەوروبەری و ئەندامانی ڕێکخراوی داکۆک دژی هەموو ناحەقی و زوڵمێکین کە دەرحەق بە گەلەکەمان بکرێت و لەوە زیاتر ڕۆژڵەی نیشتیمان بەکوژ بدەن لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان.